ساڵتان لەبێ ئێوارتان باش بیسەر خۆشویستەکان بینەرە ئەزیزەکان لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی وەگەمیشە پرۆگرامی ئێوارەی سلێمانی کە لە ئێوارانی سلێمانی دێتە خزمەتی ئێوە. ئەم جارەش لە ستۆدیۆکەمان میوانێکی زۆر بەڕێز، میوانێک پڕاوپڕ لە هەستەکان، لە تێگەیشتن و تێڕوانین و هەروەها نووسەری هەستەکان لە لامان میوانە کە دەتوانین لە ڕێگەی نووسینەکان و تایبەتتر و ڕوونتر قسەتان بۆ بکەم بابەتی شەعر و هۆنینەوەی وشەکان. ئەمڕۆ ئەم ئێوارەی باس و بابەتمانە زۆر گرنگن و لە دێر زەمانەوە لە مێژووی زێڕینی کوردیدا چەندەها لاپەڕە و کتێبی زێڕینمان هەیە و چەندەها ناوی درەوشاوە کە لە بواری ئەدەبیاتی کوردیدا نووسینیان هەبووە و هەمیشە لە ڕێگەی ئەو هونەرە جوانەوە لە ڕێگەی تایبەتتر شەعرەکانەوە زۆر بابەتی دینی، نەتەوەیەتی و هەروەها بابەتی عشق و خۆشەویستیان تێگەیاندوین و دەتوانین بڵین تا ئاستی پەروەردەکردن و وتنەوەی وانەکانیش پێمان و گەڕانەوەی بەسەرهاتە کۆنەکان. بۆ گرنگە کە ئێمە هەمیشە ئەم چەمکە وەک خۆی بێڵینەوە هەمیشە وتوێژ و گفتوگۆمان هەبێت لەبەرەوەی کە مرۆڤ هەمیشە بەشێکە و گزارشتێکە لە هەستەکانی و هەستەکانی چەندە ئالۆز بێ ئەوەندە ژیانی ئالۆسترە، هەستەکانی چەندە ڕوونتر بێ. هەمیشە ئەو بەڕێزانەی کە نووسینیان هەبووە شاعیرە بەڕێزەکان تایبەتتر ئەو کەسانە بوون کە توانیانە گزارشت و وێنایی ئەو هەستانە بکەن کە لە لای کەسێکی ئاسایی کە ڕەنگە خۆی زۆر جار بۆی بارگرانی بوو بێتەری ببڕێ. ئەمە پێشکێک بوو بۆ ئەوەی کە بەیادی بێنینەوە کە چەندە گرنگە بابەتی ئەم ڕۆمانوە تایبەتتر کە کاتێک لەگەڵ زۆر بەڕێز کاوە شێخ سەلام ئەم ئێوارەیە گفتوگۆ دەکەین هەم لەسەر بارەی ئەزمون و کاری بەڕێزیان و ماوەی تەمەنیان کە بەڕێیان کردو لەم هونەرە جوانەدا و هەم لەوەی کە زیاتر تێبگین لە پیرۆزەکانی شەعر و جوانیەکانی شەعر. زۆر بەخێر بن، سوپاسانەکەم کە لێرە ئامادەن. سوپاس بۆ جەنابتان بەڕێزی چاوی. سواز بۆیەوە کاکاوە و سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە بەڕێستان بە دڵنیایی و خاوەن ئەزمونێکی زۆر جوانن و کۆمەڵە بەرهەمێکی زۆر تایبەتان هەیە و لە زۆر جێگە و زۆر شوێن بیستومانن خوێندومانەتەوە. دەستپێکی خۆتان چۆن دەبینەوە لە ئەمڕۆدا کاتێکە هێشتا بەردەوامن لە نووسیندا؟ سپاس دەکەم، سپاس بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەی جەنابە. هیوادارم سەرکەوتووبی قسەکردن لەسەر ئەدەب و دەرخستنی گرنگیدان بە شعر بە تایبەتی لە ناو ئەدەبی کوردیە. شعری کوردی مێژوویەکی زۆری هەیە، ینی شعری کوردی تازە نییە. یەکێکین لە ئەگەر مبالەغە نەکەم یەکێکین لە دامەزرێنەرانی شعر میلەتی کورد کەمتری نەکردووە لە خەڵکی تر. ینی بابەتایری عوریان کە پێش 1000 ساڵ شعری نووسیەوە بە کوردی کە فارسەکان بە باوکی شعری فارسی ئەزانن، بەڵام بابەتاری هەمەدانی بابەتاری عوریان کوردە. شعر پێگەیەکی زۆر گرنگی لە ژیانی خەڵکە هەیە، چونکی شعری باش ئەتوانێت ڕۆمانێک بە دێڕێک بە دوو دێڕ دەرببڕێ. ئەمە زۆر گرنگە. من وەکو خۆم لە ساڵی هەشتاکان لە سەرەتای هەشتاکان ئەو کاتە لە کتێبخانەکانی سلێمانی خوالی خۆش بێ مەلا عەبدولکەریم مدەڕیس دیوانی بێکەس و گۆران و پیرەمێرد و قانع و نالی و مەحوی و ئەمانە کۆیە کردەوە و چاپێ کرد. دیارە لەسەر ئەرکی خۆی بوو ئەم شتانەیە کردووە. خۆی و کوڕەکە بەڕێزەکانی بەڕاستی ئەرکێکی زۆر گەورەی ئەدەبی و مێژوویان بۆ ئێمە کردووە. ئەو کاتە چونکی لەسەر ئەرکی خۆی بوو پێشەوەی کتێبەکە چاپ کرێ لە کتێبخانەکانی سلێمانی کارتێک هەڵەواسرایان و دیوانی گۆران مەسەلەن فڵان ڕۆژ ئەکەوێتە بازاڕەوە کێ ئەوێ بێ بچێ پارەکە بات وەسڵێکی وەرەگرت. دوایی کە کتێبەکە چاپەکرا وەسڵەکەمانە برد کتێبەکەیان ئاینە. ئەو کاتە 2 دینار زۆر بوو بۆ من، زۆر بوو بۆ منێکی تەلەبە بوو. 2 دینار تا کۆمە کردەوە بەڕاستیە بوو 12 ڕۆژ من لە مەکتەب هیچ نەخۆم، بەڵام ئەچوومەمیا بە یەکێ لەو دیوانانە بەنۆرە ئەوانە هەمووی لە ماڵەوە ئێستا هەمە کە کاتی خۆی پێش چاپکردن من بە وەسڵ کڕیومە بۆی خولیایەک بوو حەزێک بوو لە ناو ناخی خۆمە حەزمە کرد لە دنیای ئەدەب و لە دنیای شعر تێ بکەم. ئیتر ئەوە بوو بە دەستپێکی من بێگومان. تر لەو کاتەوە من دەستم کردو بە نووسین، بەڵام کەمتر بڵاوم کردوێتەوە چونکی سەردەمی ئێمە ڕۆژنامەکانی ئێمە گۆڤارەکانی ئێمە لەژێر چاودێری بەحسا بوو. بۆ منیش ئەو کاتە ئەگەر بەڕاستیش بێڵێم ئەو کاتە من خاوەنی ئەو دەقە نەبووم کە بەهۆی تەمەنەکەم و بەهۆی ئەوە خاوەنەوە دەقە نەبووم فەرزی بکەم
بەسەر ئەوانەی کە بڵاوی بکەنەوە بەڵام ئەم نووسی لە کتێبێکەوە لە دەفتەرێکە لە ماڵەوە هەمبوو پیا ئەچوومە و خەریکی بوومەوانە تا ئەگەر ئێستا بە پێوەری خەڵک پیاوە نابێ من شعرێکم هەیە سواسیانەکەم ئەگەر نەشم بێ هەر زۆر ئاساییە چونکی شعر مەزاجە هەستە دۆزینەوەی توێ لەو دقەیە ئاگەر خۆتی تا ببینیتەوەڵی بەڕاستی جوانی وتووە گەر خۆتی تا نەبینیتەوە وەکو وایە کە هیچ نەبوو بێ هیچ لە مەوزوعی نەگۆڕیەوە چونکی ئەگەر شعر گزارش نەبێت لە ژیانی گشتی یان لە ژیانی تاکێک بۆ نمونە مەسەرەن بۆ نمونە نامۆبوون ئەگەر تۆ بە نامۆبووناتیانە پەڕیوی ڕەنگە ناتوانێت توانی وەسفێکی نامۆبوون بکەیت باز ئەوەی کە نامۆ بووە کاتێک تۆ بە نامۆبوونە تێپەڕیوی و دەقێک لەسەر نامۆبوون هەیە و کەسێکی کەش نامۆیی بینیوە کە ئەبینێتەوە بە شێوەیەکی جوان گزارشت لێ کردەوە بەڕاستی خۆی تیابینێتەوە معجیبە بە دەقەکە ئەگەر خۆی تیان نەبینێتەوە نامۆیی نەچەشت بێ ئەڵە و باسی چێک ئەمە تەقیبەن حقیقەتی کۆی ئەدەب لەو چوارچێوەیە ئەبێ خوێنەر خۆی لە دەقەکە ببینێتەوە ئەجا ئەو دەقەوێ بە دەقێکی گشتی هەر لەسەرەوە باسی بەڕێستان زۆربەی جارەکان کە هەڵبەتە ئێمە پێم وابێت گەیشتونێتە ئەوەی لەوە تێبگەین کەسانی هونەرمەند و نووسەر بەڕاستی جیاوازن لە بیرکردنەوە لە تێگەیشتن و بەرجەستەی یان بۆ شتەکانی دەوروبەریان وەک لە کەسێکی دیکەی خاوەنبارێکی جیاوازە و ئەوەی کە دەبێتەوە زۆر جار ئەوەیە کە وەکو جەنابەت دەگەر کەسێک خۆی لە نامۆبوونان تێپەڕی بێ دەتوانێت لە هۆنراوێکی نامەوەی تێبگا کە نووسراوە بەڵام جیاوازی شاعر چێ لەو نێوەندەدا شاعر چۆن دەتوانێت ئەو کارە بکە ئەو چنینەوەی بکە زۆربەی جارکەوا لە کەسەکانی ترەکە ئەڵێ ئەو هەستە بوو کە من نەم ئەزانی بیڵێم ئەوە ڕێک ئەڵەی ژیانی منی نووسیوەتەوە ئەمە ئایا پێویستی بە تەکنیک و میکانیزمێکی تایبەتی نووسین هەیە یاخود هەر بابەت لە گزارشتی هەستەکان و ڕێکەوتە خۆی من بەڕێی خۆم طبعاً بێگومان شعر پێناسەی نییە من بڵێم ئەمە شعرەوە ئەمە شعر یعنی تا ئێستا بە حکمی فراوانی ئەم چەمکە ئەم ژانرە ئەدەبیە بەڕاستی تا ئێستا پێناسەیەکی ڕق و زەق و ڕوون بۆ شعر نییە مەسەرەن هەموو شتێک پێناسەیەکی هەیە زۆر بێ شتەکانی دنیا پێناسەیەکی هەیە بەڵام تا ئێستا پێناسەیەک بۆ شعر نییە بەڵام بەڕای من لە پشتی هەموو دەقێکەوە واقعێک هەیە یعنی ئەبێت من ئەگەر بۆ شەوێکیش غەریبیم چەشت بێ ئەبێت چەشتی بێتمە جینە منیش ناتوانم بینوسم بەڵام ڕەنگە دیدگای شاعیر بینینی شاعیر ڕوانینی شاعیر ڕەنگە لە گوڵێک جیاواز بێ لە ڕوانینی کەسێکی تر ڕەنگە من ئەو چرکە ساتی کە بە غەریبیات تێپەڕم ڕەنگە بتوانم بە پێوەی کە ئاڵن شاعیر هەستی ناسکە ڕەنگە بتوانم بەشی ڕۆمانێک لەو چرکەیە ببینم ڕەنگە بتوانم دای بڕێژم بە شێوەیە کە بتوانم کاریگەریەکی زۆر بەجێ بێڵم ئەوە عیلاقەشی پەیوەندیشی بە باگراوەندی فکری و معریفیەوە هەیە یان ئەگەر کەسێک خوێنەر نەبێ بەهێز نەبێ و بەتایبەتی شعر وەزیفەی یەکەم و کۆتایی شعر هەموو ئەدەب هەر لە ڕۆمان و چیرۆک و هەموو ژانرە ئەدەبیەکان وەزیفەی یەکەمی خزمەتکردنی زمان و پەرەپێدانی زمانە چونکی زمان دایکە بۆ هەمووی ینی بەبێ زمان هیچ ناکرێت یان تۆ ئەگەر زمانێکی باش و پاراوت نەبێ تۆ ناتوانانی شعر بەتایبەتی بنووسی لەبەرەوە ئەمە هەمووی ئەچێتەوە خزمەتی زمان و ئەو زمانێک کە تۆ گزارشتی پێەکەی زۆر جارە باسەکرێڵێ بە زمانێکی ڕەوان ئەو زمانە ڕەوانە ئەوە نیشانی ئەوەیە کە بەقوڵی کاریگەری ئەو حەدەسەی لەسەر ئەو شاعرە دروست کردووە بۆیە کە دەرە بڕێ زۆر بەڕەوانی بێ گرێ و گۆڵ بێ پێچوپەنا بێ ئەوەی زۆر لە خۆی بکە ئەو دەقانی کە هەستەکەی نووسەر زۆری لە خۆی کردووە لە دقەکە دیارە تۆش بە بێتاقەتی ئەو بێتاقەتی نووسیوی توش بە بێتاقەتی خوێنیتەوە بەزە و دقەی کە بە ڕۆح نووسراوە و بە هەست نووسراوە و بە ینی پاڵنەرێکی زۆر لە ناوناخی شاعیرەکە پەنگی خواردێتەوە کە توانیوێتی کە دەستی کردو بە نووسین تۆشکی خوێنیتەوە هەستەکەی زۆر بەڕەوانی بۆ وشە نەگەڕاوە بۆ سەرێشە نەگەڕاوە هەر بەڕەوانی قسەی دڵی خۆی کردەوە بەڵام شعرە بەڵێ کاکەوە دەمە پرسیاریەوە بکەم بەرەسان باسی سەرەتاکانی خۆتان کرد کە چۆن
واتان کرۆ پارە کۆکردنەوە بۆی دیوانێک لە دیوانەکان بەدەستبێنن و دواتریش هەم باست لەوە کرد کە تۆ بەرهەمەکەی خۆت لەو سەردەما بە شایانی ئەوە نەزانی و بڵاویکەیتەوە. دەمەوێت پرسیاری ئەوە لەوە ڕەسام کەم بە بەرچاوگرتنی سەرەتای خۆتانەوە کاتانە و گەنجی ئێستا کاتێک کە دەنووسێ و ئەم هەموو ڕێگایانەی بڵاوکردنەوەی لە بەردەستە. بەڵام هێشتا بەداخۆ هەندێک شتی کرچ و کاڵ دەبینی کە کەسێک هونەرمەندیش نییە و دەتوانێت بە ئاسانی جیای کاتەوە ئەمە شعرێک نییە ئەو ڕەنگە خۆی هەستێکی عاشقانەی بۆ دروست ببێ و بێ بۆ ئێمەی بنووسێتەوە. پێت وایە لە ئێستادا زۆری سێکتەرەکان و سەرچاوەکانی بڵاوبوونەوە بۆتە هۆی ئەوەی زۆری نووسینی کرچ و کاڵمان هەیە یا خودی کەسەکان خۆیانن هونەرمەندەکان خۆیان زیاتر لە خۆیان ڕائبینن؟ خۆی من بێگومان بە شوێ پشگیری لە سانسۆر ناکەم. بەڵێ سانسۆرکردنی زمانی خەڵک و قەڵەمی خەڵک ئەوە ئیشی بەتایبەتی هەموو کەس بێ شاعیر نییە. بەڵام بالفعل کلۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەو فراوانەی ڕاگەاندن کە هەمومانە جیرفانمانەیە ئەمە وای کردووە کە کەسەکە بێ گەڕانەوە بۆ هیچ سانسۆرێک یەکسەرەوەی کە بە خەیاڵیایەت یەکسەر بڵاوێکاتەوە. ئەمە ئازادی تاکە و زۆر زۆر احتیادیە. بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە لە ئەسڵی ئەدەبە ئێستا حاڵی حاضر بە تایبەتی لە شیعرە ڕخنەگری ئەدەبیمان نییە کەمە یعنی ڕخنەگری ئەدەبی ئەگەر هەشمان بێ بەڕاستی فریان ناکەوێت. ینی تۆ لە شەوێکە سەیری فەیسبوک بکەیت لەوانەیە 30 شعری بێتە بەردەم. ڕخنەگری ئەدەبی لە شەوێکە 30 شعر بە هەفتەیەکیش ناتوانێت کاڵای شعرێک بکاتەوە ئەگەر ڕاستی دەوێت ئەگە بتێ بچێتە ناو دەقەکەەوە و سیرەکەی هەموو شعرێکیش تۆ ناتوانانی خوێندنەوە بکەیت چونکە هەستەکەی لە ئاستی ئەویان نییە تۆ بێت هەفتەیە کات بە دەقێکەوە بگریت پێی بڵێ لەبەرەوە ئەم ئازادیەکە هەیە. بەڵام ڕۆژێک لە ناو ئەدیبان چەند برادێک دانیشت بووین پرسیارێک دروست بوو ئایا لە سەردەمی نالی و مەحوی و کوردی و سالم و پیرەمێرد و گۆران و بێکەسیشە هەرم 4-5 بوون؟ نه بێگومان خەڵکی کەس زۆر هەبووە شعری نووسیەوە بە شعرەکانیان نەیتوانیەوە زەمن ببڕێ هەر دەقێ زەمن نەبڕێ بەجێمێنێ. کاتە باشتر بە چاوەڕی کات بکەین زین کێ لەمانە دەمێنێتەوە و کێ بەرهەمەکەی نامێنێتەوە. بێگومان ئەو ڕۆژگار بڕاری لەسەرەیە. بەڕێستان لێرە لە ستۆدیۆ لە لامان ئامادە بن و تەنها باسی بابەتەکانی دیگەکەین ناکرێت کە نەپرسم ئەو دەقەی لە لای خۆت زۆر شیرینە ئەگەر بژێت بڵم لە سەرەتایەکانی دەست پێکردنتانەوە یاخود هەر تەواوی کارەکانتان بێ چ دەقێکە و بۆچیە و کەمێکیشی لێ بویستین؟ وەڵاهی بۆ هەموو شاعیران بە تایبەتی شعرەکانیان ئەوە قسەی بەداخەوە تۆزە لە ناوە باش نیم. شاعیر قسەی من نییە قسەیەکی لە شاعیرەکانی پێش منە کلاسیکە کاڵێ لە جگەر گۆشەی شعرم مەدە معنای خراپ بێخەتا کەس نییە ڕازی کە لە ئەولادی درێ. هەمومان ئەو شعرانە بە مناڵی خۆمان نەزانین لامان خۆشەویستن. بەڵام ڕەنگە دەقێک لای من شوێنێکی باشی هەبێ ڕەنگە لای جەنابە ئەو شوێنەی نەبێ. من شعرێکم هەیە نەتەوەییم خۆم لە کاردانەوەی ئەنفالە شعرێکم هەیە ئەڵێم من لە چاوەڕوانی مەهدی جاڕز بووم و بە گومانم پارچەکانم بە جەستەم ئاشنا بکاتەوە. من ئەمەوەی لە کوردستان ئەسکەندەرێک لە دایک بێ هەرچی ئاجووجی عەرەبە لە یەمەندا لە گۆڕێکی بە کۆمەڵدا کۆبکاتەوە چی کانزای ئەم کەونەش هەیە بەسەریانە قاڵکاتەوە. ئەمە ڕۆژێک لە نووسەران خوێنمەوە ئەم دەقە وتیان چۆنە بێ شاعیر ئارەزوو بکە خەڵک گۆڕی بە کۆمەڵ چێتێک گۆڕی بە کۆمەڵەوە و لەوێ هەمووی سەر و نگون کرێ وتم من بە شعر کاردانەوەیەکم دەربڕێەوە ئەوان بە عملی ئەمان کردووە بە عملی ئەوان لەگەڵ ئێمە کردووە ئەوە منیژۆک و کاردانەوەیەک بۆ ئەو یادا بۆ ئەو ناسۆرە بۆ خەمە گەورەیە کە من خۆم بە حکمی تەمەن و ڕۆژگارەکەم بە ئەنفالات تێپەڕیم بەقەدەر نەجاتم بوو ینی پێویست ناکەمەوە قسەی ئەمڕۆ نییە هەر بە سەدفە نەجاتم بوو جێنە من بەر ئەنفال کەوتە بووم بە هەر حاڵ ئەوەکێکە لەو دەقانەی کە شانازی پێواکەم. دەستەکانت خۆش بێت کە زۆر گرنگە ئێمە ئەو کەسانەمان هەبێ و هەمیشە زیندوو بمێنەوە ئینشەڵڵا هەمیشە تەندروستیتان باش بێ بۆ ئەو گزارشتانی کە زۆر تایبەتە بە تایبەت لە نووسینەوەی مێژووماندا چونکە ئەوکو پێشتریش باسی ئەومان کرد زۆر گرنگە کە ئەوەی ئەی بینین لە ئێستادا
بەداخەوە باسی زۆری نەدەکەین بەڕاستی ڕەنگە زیاتر قاڵ بوونەوەی ڕووی دابێت لە بابەتی خۆشەویستی و لێکترازان و گەڕانەوە بەلای یەکتر بەڵام زۆر گرنگە ئێمە ئاگامان لە ڕووداوە مێژوویەکانمان بێت و بزانین چۆن دەهێنرێنەوە جا بەڕێستان و نمونەیەک بەڕێستان خۆشببختین بەبوونتان بۆ ئەوەی کە ئەو هەرچەندە تاڵیش بێ بە زیندوی بهێڵدرێتەوە هەڵبەتە حەز دەکەم ئەوە لە بەڕێستان بپرسم کە نووسینەوەی شەعر لە ئێستا و لە پێشووتردا مەبەستم لە کاتی وەکو جەنابوتت کاتی گۆران و نالی و سالم و کوردی کە زمانێکیان بۆ داڕشتینەوە هەتاکو ئێستاش وەکو شاری سلێمانی زۆر بەیجار خەڵکی ڕەسەنی شارەکە ئەبینین شانازی پێوەکەنەڵێن ئێمە ئەم زمانی سۆرانی زمانی شەعر و ئەدەب و هونەر بووە ئێستا ئێمە قسەی پێ ئەەکەین لە چاو تەواوی دیالکتەکانی دیکەشماندا و ئەو وشە ڕێژیان و بابەتانی کە هەیە ئەوانش تەوان کەم نین جا ئەوەی ئەمێ بڵێن ئێستا چی کراوە بۆ ئەوەی کە زمانەکە پەرەی پێ بدرێت یاخود لەو جوانی خۆی بهێڵدرێتەوە پێتان وایە ئێستا ئەدەب بەپێی پێویست ئەتوانێت خزمەتی ئەم زمانە بکە ئەگەر ئێمە خولێکمان هەبێ بۆ خۆشنووسەکانمان بۆەوەی کە کاتێک شتێکە نووسن بە تابلۆکان بە تایبەتی کە دروست من هەمیشە لەسەر شقامەکانم ڕۆژانە سەدان و هەزاران خەڵک ئەیبینێ ئەوە کە هەڵی تیابێتەوە تایبەتەوەی تۆزێک شارەزای زمانی هەبێ هەست بە ئازارەکە چونکی نابێتەوە لە کوردستان و لەم سەردەمەیە کە کورد فەرمانڕەوایی خۆیەکە ئەوەندە مراعاتی زمانەکە نەکەی بێت بە هەڵە بینوسی ئەمە لەلایەکی تر زۆربەی ئەوانەی کە ئێستا شعر ئەنووسن یان ژانرێکی تری ئەدەبی ئەنووسن سێرەکەی زۆر ڕچاوی زمان ناکەن بە بیانووی ئەوەی کە ئەڵێ من شاعرم ئازادم ینی ڕەنگە ئەم هەفتەیە بەر شاعرێک کەوتوێتە مناقەشێکی لەو جۆرەم لەگەڵ کردبێ ئەڵێ من ئازادم چۆن زمان بەکاری هەنم چۆن دەستەوەژە هەڵی ژێرم یەکێکە لە پرسیارەکان ئەو ئەمیز ئەوە لە بەڕێستان پرسم چونکە زۆربەی شتەکان بەڕێستان پێشوەختە هەندێک ڕوونکردنەوەتان پێدەدام یەکێک لە وەزیفە سەرەکیەکانی شعر خزمەتکردنی زمانە ئێستا بەڕێزت ئەگەر ئەوە نەکە هیچی نەکرد بەڵام بەداخەوە ئێستاش دەبینین گۆڕانکاری بەدڵی خۆیان لە بەکارهێنانی موشەکانە دەکرێت هەرچەندە لە هەندێک جوابی ئەوەشیانێ با خۆ دەست پێش خەریکەم بۆ دەوترێت کە لە کۆندا وشەی عەرەبی زۆر بەکار هاتووە بەڵام ئێوە پێم بڵێن ئەو جیاوازیە گەورەی کە پێشووتر هەڵبەتە ئەو شانە خرانە خزمەتی زمانی کوردی لە عەرەبی و لە فارسی و لە تورکی کە بەکاردێنرا و حکمی حکومڕانێکەش جیاواز بووە لەگەڵ ئێستا بەڵام ئێستا ئەم زمانانی کە بەکاردێ هۆکارێکی بۆچی دەگەڕێنەوە خۆی هەموو زمانەکانی دنیا ینی هیچ زمانێک نییە تێکەڵی لە وشەی زمانەکانی ترتیانە بێت ئەمە شتێکی نۆرماڵە بەتایبەتی ئەو شانەی کە کوردێنراون زۆر وشەمان هەیە کە کوردێنراون ینی تازە بوون بە کوردی ینی عیب نییە تۆ ئەو بەکاربێنی بەڵام کاتێک تۆ وشەیەکی کوردی جوانت هەیە بۆچی وشەیەکی عەرەبی یان بۆ وشەیەکی تورکی یان بۆ وشەیەکی ئینگلیزی یان بۆ وشەیەکی فارسی خێتە ناو ئەو ڕستەیە ئەبێ هەموو شاعیرێک بیر لەوە بکاتەوە کە ڕۆژێ لە ڕۆژان ئەم دەقەی ئەو ئەبێ بە وانەی قوتابخانەیەک مناڵی سەرەتایی لەوانەیە ئەم شعری پێ لەبەر بکرێ ئەگەر تۆ بۆ خاڵە نانووسیت نەنووسی باشترە لەوانەیە ئەم شعری تۆ ڕۆژێ بێ بە وانەی قوتابخانە کاتێک قوتابێکە هەڵەسێ لە مامۆستاکە بێت مامۆستا حکایەت یعنی چی مامۆستا سەفەر یعنی چی مامۆستا نازام چی یعنی چی ئێمە وشەی کوردیمان هەیە لە باتی سەفەر وشەی گەشتمان هەیە لە باتی حکایەت وشەی چی وەکمانێ لە باتی کەواتە تۆ پێویستە ینی ئەرکە لەسەر شانی شاعیر کە هەوڵ بە زمانەکە خۆی پاک بکاتەوە بە زمانی کوردی بنووسێ کوردیەکی پەتی هەچەند پەتی بێ هەچەند زمانێکی هەڵقوڵاوی ناونەتەوەکەی خۆت بێ شانازیەکی باشتر و دەستکەوتێکی باشترە بۆ شاعیر کاتێک شعرەکانی بە وشەی عەرەبی هەندێک لەو شاعیرانی ئەم سەردەمە وەکو لاساییکردنەوەی مەحوی کە 300 ساڵەمە پێش ئەوە زمانی سەردەم بووە کە مەحویشتی پێنووسی ڕەنگە ئەو نوێخوازی کردبێ لە بەکارهێنانی ئەو شانەیە بێگومانیشم کەوای کردووە ئەو سەردەمە ئەو زمانی قسەکردن بووە هیچ عیبیتیانە بۆ زۆر جوانیشی وتووە بەڵام ئێستا کە تۆ شعرێک ئەنووسی ئەگەر بتانی وەکو بە هەمان نەفەس و خەیاڵی مەحوی بینوسی پێویستە بە کوردێکی ڕەوان بینوسی ئەمە ڕێی منەوە زۆر کەسی شاڵڕا منیە و ئاساییشە بەڵێ کاکاوە حەزەکەم گوێبیسی بەرهەمێکی دیکەتان بین لە بژاردەی خۆتان ئەمە چ بەرهەمێک هەیە بتانەوێت بەرگۆمانی خان وڵا سواس دەکەم بە ئەم شعر هەندێک لە ڕەشبێنی تایە
بەڵام تقریبا خەریکە واقع سیاسێکەوە کات کە ئەم ڕێژبینی من زۆر ڕێژبینی تەواو نییە تقریبا خوێنەوەی واقعە. شەوەکان دێنەوە، شەوەکان ئەوەندەی نێوانی ئامانج و بەرنامەی تێکۆشان، شۆڕش و شۆڕژگێر، شەهید و خەونەکەی، ئەوەندەی نێوانی بەڵێنی سەرەتا و کردداری کۆتایی درێژن. شەوەکان لە جەستەی نیشتیمان بوونەتە کێبڕکەی من و تۆتۆیی، بوونەتە پاساوی نەبینین، نەویستن، گوێنەدان، بوونەتە هۆکاری چەقین و ڕاوەستان، بوونەتە نساری پەرلەمان، بوونەتە پەنایەک بۆ تاوان، بۆ زوڵم، بۆ گیرفان. وا بڕوات شەوەکان بەڕێوەن، کەس نەڵێت سەرپۆشم بۆ ڕووی خۆر نەچنیوە، کەس نەڵێت ئەویتر لەگەڵ شەو تەبایە و شاخێکە من شەوم نەدیوە. هەمومان لەم ڕۆژە بێزارین، هەمومان فرچکمان وەک کۆی لە بڕاوە و نازانین کە گوڵی سربەستی بۆن بکەین، نازانین ببینە سەرکار و نازانین سەرداری چۆن بکەین. ستونی ئەم خۆرەکاتیە مەچەکی شەهیدی سەنگەری سنوورە، ئەم تیشکە زیوێنەی فرمێسکی منداڵی ژێردەستەی زیندانە، ماوەکەی هەنگاوی پێشمەرگەی بێنازی ئێستایە و بەورەکەی جارانە. مەخابن ناپاکی خەریکە مەچەکی ماندویان دەشکێنێ، باییبوون خەریکە بێ سەرنج فرمێسکمان دەکاتە ڕووبارێک لە خوێنی ویژدان و سەر دەکات. جوان دیارە هەڵوێستی ناتە باش بەرچاوی خەباتمان ڕەش دەکات. مەخابن ئەم خۆرە ناتوانێت لە ئاسمان ئەو هەموو بێدادیە ببینێ و قیژەی لێ هەڵنەسێ، ببێتە ویژدانی نەزانی نادڵسۆز بخەوێت وەک چاوی بەدمەستێ. ئەم جارە کێ هەیە تێکستی ئەی گەندەڵ بداتە سەمفۆنیای هەستەکان 100 حەیف بۆ دڵدار. ئەم جارە تەلاری ئامانجمان ڕوخساری گۆڕاوە لە شکۆ بۆ دۆلار. من زانیم بۆ هێندە جەلادمان خۆشەوێ، من زانیم بۆ دەستمان لەگەڵ کۆت تەبایە و بۆ بیر و مەچەکمان نەیپساند. من زانیم میرەکان چۆن شکۆی بابان و سۆرانیان تێکشکاند. من زانیم لەبەرچی دەروێشی هەمان ڕێو ڕێبازین، سادەی و هەمووتان دەیزانن لەگەڵ کۆی داگیر کرد سازگار و لەگەڵ یەک ناسازی. سەکان خۆش بێت، زۆر سپاس دەکەین. بەداخەوە بابەتە ڕەشبینیەکان کە دزیک ببنەوە لە واقعی خۆمان، بەڵام هەمیشە بە هیواین و بە دڵنیاییەوە کەسانی وەک بەڕێستان بە ماشەوە تێڕوانین و دزگەی تریشتان هەیە. دەمێت لە کۆتاییە بپرسم چی بە خوێنەر دەڵێن، یاخود چۆن ڕێنوێنی خوێنەر دەکەن کە بژاردەی شعر بکات، چۆن چێژ لە شعر وەربگرێت؟ چونکە بە تایبەت بۆ سەردەمی ئێستا پێم وابێ ئەم پرسیارە زۆر گرنگە لە کەسانی پسپۆڕی بپرسین، وەکو هەریەکێک لە پسپۆڕەکانی دیکە چۆن بزانین و بتوانین بابەتی گونجا و دروست هەڵبژێرین لە دوای بگەڕین لە دوای هەستەکان و بژاردەی ئەوەی کە من هەستی خۆم چی ئەوێت. بەکو عەرزم کردی ینی شعر خوێندنەوە حەزە، ینی حەزێکە تۆ خەڵکێک هەیە زۆر من خەڵکە ناسم کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکار نایەنێ، هەمیشە خەریکی کتێبە و لە ڕووی کتێب و ڕۆژنامەکانەوە ئاستی ڕۆشنبیری خۆی بەرزەکاتەوە. و تا ئێستش بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدیلی کتێب نین. خوێنەری باش ئەوەیە کە هەمیشە ئەخوێنێتەوە، مەسەرەن بۆ نمونە ئەگەر بێوێ شعر بخوێنێتەوە وڵا بێ هەمووی بخوێنێتەوە، بەڵام ئایا دوای ئەو بڕیارەیە کام دقە کاریگەری لەسەری بەجێهێشتووە، کام دقە توانێتی نازناوی شعر هەڵبگرێ. بێگومان ئێستا ئەم لاوەڵی شۆ باسمان کرد، ئێستا تەقریبەن بێسەروبەریەک هەیە کە ئەو بێسەروبەریە من ناڵێم لە زەرەری زمانە، ئەگەر زۆر زمانەکە تێک نشکێ بە قازانجی زمانشکێتەوە، چونکە لە ئەخیرەوە تۆ وشەیەکی بەکارهێناوە کە لەو مەستنەری خۆتە ئەو وشەیە زۆر بەکارهێنرێ، بەڵام لای من بەکار ناهێنرێ، وشەیەک لە شوێنێکی تر لە شوێنێکی تر. ئەمە ئەخیرەوە چتە خزمەتی زمانەوە، بەڵام باشترین خوێنەر ئەوەیە کە جیاوازی بکە لە بینی زمانی باش و دەقی باش و خەیاڵی باش و واقعی باش و خوێندنەوەی باش. ئەمە ئەبێ خوێنەرەکان خۆیان بڕای لەسەر بەنیانی من ناتوانم بە هیچ کەسێ بڵێم فڵان کەس شعری هەیە و فڵان کەس نیەتی، هەمووی شعری هەیە و شاعیر هەر بۆ معلوماتی جەناب بە یەک دەقەوی بە شاعیر یەک دەقی باشت هەبێ. مەسەرەن دڵدار کەمترین شعری هەیە، بەڵام شعرەکەی لە 44 نووسیەوە تا ئێستاش مارشە.
و زۆر شاعری کەمان هەیە کە ینی چەند شعرێکی هەیە سێ چوار شعری هەیە بەڵام شاعرە بەڵام هەشتا یەک دیوانی هەیە و شاعریش نییە یعنی نەیتوانیوە بە دیوانێک پامێک بگەێنێ بە خوێنەرەکە کە بەڕاستی ئەم شعرە کاریگەری لای خەڵک بەجێهێشت بێت. دەستەکانت خۆش بێت من زۆر خۆشحاڵ بووم بەڕێستان کە لەم پرۆگرامە لەگەڵمانە بوون کاکاوە و هیوایی هەمیشە سەرکەوتتان بۆ دەخوازم. هیوادارم هەموو نەوەیەکی کورد بتوانێت بەرهەمەکانی ئێوە بخوێنێتەوە و لی تێبگا و ئەو هەستە جوانەی کە ئێوە هەتانە بۆ خاک و نیشتیمان بەوان بگا و لە کۆتاییشدا ئەگەر شتێک ما بێت بەڕێستان پێتان خۆش بێ باسی کەن یاخود من نەمپرسی بێ کات دەدەمە بەڕێستان. سپاس بۆ جەنابتان بۆ بەرنامەکەتان هەچەندە بەرنامەکانتان لەسەر ئەدەب و وێژەی کوردی بێ لە خزمەتی زمان و ئەدەبی کوردیا بێ بەرنامەکانتان سەرکەوتووە بێەوە هەموو ئەم دیدارانەی ئێوە چێتە چوارچێوەی خزمەتی ئەدەبەوە شانازیەکەم کە لە خزمەتی ئێوە بەشدار بوو متوانی بێتم بە یەکێ لەو 2 دقی خوێنمەوە کاریگەریەکەم لەسەر خوێنە ڕووبی سەر بەجێهێشتوێ سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان سەرکەوت سپاس بۆ ئێوەش. دو شەوی پاییز ئەو شەوەی هەڵدا بوو من دڵم کەوتو بووە ناو دەستی ئاریمەن بەهێزی ماسوولکەی گوشی خەیاڵم وێنەی بۆ هەزاران دۆزەخی پڕگرکان دەچرکاند ئاگرێک لە جەستەم بەر ببوو بڵێسەی لە دەریای چاوانم زاڵتر بوون ئەی بێداد هاوار و نزوولەم گردردونی دەلەرزاند کەڵێکی زامدار بووم هەڵدێرێک بردمی تاش بە تاش ئێسقانی دەشکاندم ومێدی ماچێکی پەڵخێکی دەبردم گۆشتمی دەپرواند ئەو دەما دواپێکی پێش خۆزگەت لە دەستی وەردەگرت لە چاویە ئەمەک و ویژدان و پیاوەتی ئەڕژانە جۆگەلەی تاوانی حەزەوە تۆ بێباک جەستەمت تا دوا شیش بۆ مەزەی دەبرژاند ئەو شەوە مهری من ئەوینم لە دەرگای مەرگەوە بەڕێ کرد ڕابردوو تاریکی ئەو شەوەی ئەکردە مژدەی تاڵ بۆ دۆڕان قینێکی پیرۆزی بێسنوور بەدەستی تاوانت لە جەستەم بەزەیی و بردننی دەچۆڕاند ئەو شەوە دوا شەوی بەهاری تەمەەن بوو پایەکان سەربانی ئەوینیان بەجێهێشت نەغڕۆبوون کۆتایی جیهانی دەسەلمان چیاکانە چوون و هاتن لە ڕووخان گرکانیان دواوێنەی بڕەنگی پاییزیانە سووتان بەڵام تۆ لە کاسەی سەرما سەرقاڵی کێشانی تابلۆ بوویت لەو لاوە لەگەڵ یا ئەزمموی ئۆرگازمە دەکرد و لەم لاوە لەگەڵما گردردونت ئەگریان. دەستەکانت خۆش بێت.